الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتاي وتارا كمان بدا صلوات لسر پیغمبرجان صلى الله عليه وسلم دس بي اكين وعلين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستانم، مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم کە ئەبو دەردا بۆمان ئەگێڕێتەوە کە لە هاوڵەکان ئەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ئەلا ئوخبیڕکم بخەیری ئەعمالکم، ئەرێ ئاگادارتان نەکەم باشترین کردەوەی ئێوە کامانن؟ خير لزماني عربية اسمي تفضيلة، يعني قورترين باشترين شاكترين كردوا كانتان بيبلم. وأرفعها في درجاتكم، لهمو كردوا كاني ترزياتر درجاتان لا إخوة برزكاتوا. وأزكاها عند مليككم، كاتك أجنوا بخوا جل جلاله باكترينيان جوانترينيان كبيشكشي خواي كان بريتي لو كردوانا. الله ئێمە هەموو گوێ قوڵاغ بووین، گوێمان گرت بزانین چ شتێکە ئەوەندە گەورەیە. فەرمووی: وخير لكم من إعطاء الذهب والورق، باشترە لەوەی کە ئاڵتون و زیو، وەریق بە معنای زیو دێ، ئاڵتون و زیو ببەخشی. وخير لكم من أن تلقوا عدوكم فتضربوا أعناقهم ويضربوا أعناقكم، باشترە لە ئێوە لەوەی کە بەرامبەر دوژمن بوەستن، ئێوە گردنی دوژمن بقرتێن و دوژمن گردنتان بقرتێنێ. واتە لە سەدەقە و خەیر و خەیرات باشتر، واتە لە جیهاد لە پێناوی خوایە کە چڕەپۆپەی ئیسلامە و ذەروەت و سەنامیهی الجیهاد لە هەمووان باشتر. ئەڵێ هەموومان وتمان قالوا بەلا، ئەی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم، بەرێ وەڵڵا حەز ئەکەین ئەو کردەوەی چییە تا جێبەجێکەین؟ ئەفەرمێ کەمێک وەستا و ڕووتێکردن، فەرمووی: ذکر الله، یادی خوا، یادی خوا جەلە جەلالوه. بەپێی ئەم فەرمایشتە لە کولی کردەوەکان باشتر، زۆرتر ئینسانەکان بەرزەکاتەوە. ئەگەر بێت و تۆ بەخشندەی بکەی بە زی و بە ئاڵتون، لەوە باشتر. مجاهید بی لە پێناوی ڕەب العالەمینە لە مەیدانێکی ئاوایە کە خوێن بڕێژی و خوێنت بڕێژێ، هێشتا ئەمە لەوانە گەورەتر کە بریتێ لە ذیکری خوا جەل جەلالوه. زانایان دوو معنایان بۆ ذیکری خوا هەیە، معنایەکی عام و گشتی لەگەڵ معنایەکی خاص و تایبەت. معنا گشتیەکە ئەفەرمون ذیکری خوا مربوط نییە بە چەند ذیکرێکەوە کە تۆ بیخوێنی، هەموو ئەوەی کە تۆ بیرێ، چونکە ذیکر بە معنای بیر دێت. کاتێکە خوای گەورە فەرمێ: وذەکرهم بأیام الله، بیریان خەرەوە بە ئەو ڕۆژانەی کە خوا نیعمەتی بەسەرەدا باراندون.
بيريان خروا بوروجانيك وذكرهم بأيام الله. أفرمون ذكر وتياد كوتنوا لهرشتك تو يادي خوات كوتوا أو معنى عامك إتر لنوجا جاري وهي يادي خوات زور أكويتو جاري وهي للرجوع جاري وهي للسيركرني قولك يادي خوات زور أكويتو دا صلاتي خوات زور بقوري بودر أكوي. أفرمون معناك زور عامي هي هندي اشتريج أفرمون نخير ذكر خصوصيتي خوي هي ومصطلحك شرعية ذكر بريتيا لو أذكرني كإنسان مسلمان بدمو ضل أيان كات بدمو ضل أم ذكرك إنسان مسلمان بدمو ضل أيك أفرمي أمن دا قوري لقرآن أخوي قوري أفرمي فأقيم الصلاة هدف لن يوجد شيء لذكري بؤوي أم زمان بجول يادي من بكات ولا ذكر الله أكبر ذكري خوا قوري ترى بلام أبي أقاما ليبي نتشي توزي ذكر كي نتشي كم ذكر كي لقرآن كاتك باسي منافق أكري منافق ذكري خواءك يادي خواءك بلام كم يادي خواءك أقاد ليبي أبي ذكري خوا زور بكي أفرمي ولا يذكرون الله إلا قليلا كاتب باسي منافق أكا ذكري خوا زور كم أكن زور كم ذكري خوا أكن كوابو تو بؤوي ضمانك الدسكوي للنفاق نجاة بذكري خوا زور قسيكي أثرك هي لتصوفه ألين أو كسبريء للنفاق كذكري خوا زورك هركس ذكري خوا زور نكا بريء نية للنفاق إلا نفاق رجل للرجل كان سردلي أجري دوري أجري كسيك أتواني بلا صفاتي نفاق امتيانية منافق نيم كذكري خواي قوري زور كردبي بويا كذكريش أكين واجب لسرمان كذكرك زور بكين. هل قرآن هاتوا طبعا استيما أجر قرآن أخوانين أجر دم نجول هر أو قرآن بخوانين نرجع كان من دروزني بنمونا كسيك سورة فاتحة لنرجع أخواني أبو شوازة بدل سورة فاتحة أخوان دو دمي نجولا ونرجع كي بطال أبي إلا دمي بجول سورة فاتحة بخواني بلام سبحان الله لذكرى أوهانية باشترين ذكر أوي كزمان نجول بوي أفرمون أحب الذكر إلى الله وأفضله باشترين ذكر للا يخوى وأفضل ترينيان بريتيال الذكر الخفي أو ذكريك إنسان ببنهان أيكا بنهان ما بس أوانية كز آقاي ليد نبي بنهان أوي كزماني شدنالي بابتين خزمة قرآن أفرمي واذكر ربك في نفسك واذكر ربك في نفسك لناخي خوتا ذكري خوابك تضرعا وخيفة كذكري خواكي بوبري تضرع وبوبري ترسى وذكرك خوابك تضرع لزمان عربية لا أصلا ولا شيء وهاتوا ضرع بمعنى قواندت بچهيكي بچوك مرة بچوك بين بيشاوي خود كدم أبابو قواني دايكي لم كاتا چن محتاجة بمقوانا چن محتاجة بمشيرة بويا بيوتي تضرع يعني كأنما أو بچهي چن محتاجة أو أنت محتاج لبردم رب العالمين شون أم بچهي سري خوي نويئك لبيناو چيا لبيناو أو توزا شيرا ودم أبابو قواني دايكي بهمان شواز توش أي إنسان أو خود زليل كلبردم رب العالمين كاتك ذكر أكيد وخيفة بمعنى شاراونية اللي بمعنى خائفة يعني بترسى وأم ذكر بك ودون الجهر من القول نكي بدنجي برز بيكي نا ودون الجهر من القول ولا تكن من الغافلين أفرمون هرك الذكر بدلك قد غافلنا به هرك الذكر بدلك قد غافلنا به يعني كمن أودم داخرابه علم سبحان الله علم سبحان الله ببي أمي دم بجولة أما وهم لي أكاك غافلين نجاة بيت بويا أو كسي كبير خوي قول غافلة كان حسابي نكا بيوسي بوي أم جور الذكري زور بي أم ذكر الدم الناجولة توشي رياتك توشي أوتك خلق سيرتك وثناتك نا
دەمیش ناجوڵێ ئەم ذیکرە بەردەوام دڵ مەشغوڵە بە خوای گەورەوە، دڵ مەشغوڵە بە ذیکرەوە. ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ هەندێک ڕۆژ بەردێکی خستە سەر زمانی، بەردێکی لەسەر زمانی دائەنا، ئەم بەردەی دەرنەئێنا بۆی زمانەکەشی نەجوڵێ، تەنها دڵەکەی ذیکری خوا بکە. ئێمە پێویستمان بەوەیە لەم ڕۆژگاری فیتنەیە سریعترین ڕێگا بدۆزینەوە بۆ گەیشتن بۆ لای خوا. یەکێک لە سریعترەکان لە ڕێگا زۆر سریعەکان کە ئەگەیتە حضوری خوا جەل جەلالوه بریتێ لە الذیکر الخەفی. بۆیە لە هەندێک مەقالاتی تەسەووفە هاتووە ئەڵێ ئەگەر کەسێک بتوانێ بەردەوام ذیکر کا بە دڵەکەی زمانی نەجوڵێنێ، کاتێکیش کە خەوت ذیکرەکان هەر ئەکات. بۆیە کەسانێک کە ئەگەنە سەرمەرگ و هیچ ئەگەیان لە خۆیان نییە، هەستەکەی ئەڵێ ئەم کەسە سبحان الله ئەکا، لا ئیلاهە ئیلا الله ئەکا، کە ئەنەما گوێت لە ناڵەیەکە لە سنگیەوە دەرئەچێ نەک لە زمانیەوە. ئێمە پێویستمان بەو جۆرە ذیکرە هەیە و خۆڕاهاتنە لەسەر ئەو ذیکرە کە بەردەوام بە ڕێگایە ئەڕۆی لە پاسێکای لە سیارەیەکە وەستاوی سیارەیەک لێ ئەخوڕی، بە ڕێگایەکە ئەڕۆی لە هەر شوێنەکە مۆڵەتێکت هەبوو ئاگاد لێبێ ئەم دڵە لە غافڵەکان نەبێ ذیکری ڕەب العالەمین بکە، چونکە ئەم دڵە لە غافڵەکان بوو، ئەم دڵە نەیتوانێت ذیکرەکەی ڕەب العالەمین بکە، ناخە نەجوڵا بۆ ئەوەی لەگەڵ خۆیان ڕەبتی هەبێ وردە وردە لە غافڵەکان دەرئەچێ. باشە ذیکر سانسۆرێکی هەیە، مەرجێکی هەیە کە ئێمە ئەو مەرجە جێبەجێکەین، شەرتێکی هەیە، ئێستا نوێژ شەرتی هەیە کە ئەبێ کاتی بێتە پێشەوە، شەرتی هەیە کە ئەبێ دەستنوێژت هەبێ، لەسەر تەهارەت بی، شوێنەکەت تاهیر بێ. سبحان الله، خوا لەسەر ذیکر هیچ شتێکی نەهێشتوە. ئەفەرمی الذین یذکرون الله قیاما، بە پێوە ئەڕۆی بەڕێوە بڕۆ ذیکرەکەی خۆت بکە لە بیرت نەچێ، وقعودا دانیشتون ذیکرەکەی خۆیان ئەکەن، توانایان نییە، ڕائەکشێن وعلى جنوبهم. سبحان الله، کێمان هەیە لە کاتێکا کە ئێوە بخەوێ لە بری ئەوەی خەیاڵاتی خراپ لێ بدا لا ئیلاهە ئیلا الله بکات تا ئەو لەحزەی کۆتایی پێیە. خۆ ئێمە کەس نازانین لەوە ئەچی ئەو لەحزەی کە تۆ سەرت ناوەتەوە کۆتا سەرنانەوەت بێ لەسەر زەویە. ئەو کاتێک کە ڕاکشاوی زۆر ماندووی ئایا ناتوانێت ذیکری ڕەب العالەمین بکەی؟ بۆیە هیچ شەرت و مەرجێک نییە، تەنانەت ئەگەر کەسێ لەشی گران بێ بۆی هەیە ذیکرکە، ئافرەتێک لە عادا بێ بۆی هەیە ذیکرکە. سبحان الله، تەنها لەسەر ئاوە ئینسان بۆی نییە ذیکرکە، ما عادای ئەوە لە هەموو کاتەکانی ژیانە ئەم کەسە بۆی هەیە ذیکرکە. تەنانەت ئەو کاتی ئینسان سەرجەی لەگەڵ خێزانی ئەکا ذیکری تایبەتی خۆی هەیە ذیکر ئەکا، جلەکان لەبەر ئەکا ذیکر ئەکا، جلەکان دائەنێ ذیکر ئەکا، پێڵاو لە پێ ئەکا ذیکر ئەکا، خواردن ئەخوا ذیکر ئەکا، ئەخواتەوە ذیکر ئەکا. سیواکێک کە بەکارە هێنێ بەدەستی ڕاستی، کە هەندێک عولەما فەرمون بەدەستی ڕاست سونەتە، هەندێک فەرمون بەدەستی چەپ، کە ئەمە جێبەجێ ئەکا ذیکر ئەکا. یەکێک نییە، شتێک نییە لە ژیانی کەسی موسڵمانە سبحان الله مەربوط نەبێ بە ذیکرەوە. بۆیە هیچ شەرت و قەیدێک نییە لە ذیکرە. ئەو کاتێک کە ڕاکشاوی، ئەو کاتێک کە دانیشتووی، ئەو کاتێک کە بە پێوەی، ئەو کاتێک چاوەڕێ ئەەکەی، ئەو کاتێک ئەڕۆی، هەموو کاتەکانی ژیانت فەذکر الله تعالى ذکرا خەفیە. ذیکری خوای گەورەکە بە ذیکرێکی شاراوە. خوایە بۆ خاترینەوە جوانەکانت داوات لێ ئەەکەین لێت ئەپاڕێنەوە، بمان گێڕە لەو عەبدە ساڵحانەی کە ذیکری تۆ زۆر ئەکەن. یا ڕەبی خوای گیان ذیکری خۆت شیرین کە لە دڵمانە. یا ڕەبی خوای بمان گێڕە لەو عەبدانەی زمانیان تەڕ و پاراوە بە ذیکری تۆ، دڵیان هوشیارە بە ذیکری تۆ. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزت، بە ئیسمی عەظەمت ئارامی بەسەر دڵ و دەروونمانە ببارێنە. یا ڕەبی خوای گیان تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کە، ڕۆژوەکانمان لێ قبوڵ کە، نوێژە جەماعەتەکانمان لێ قبوڵ کە، تەراویحەکانمان لێ قبوڵ کە، ذیکر و ئەورادەکانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوای ئەو کەسانەی لەم ڕەمەضانە هیدایەتت داون هیدایەتیان زیاد کە، ئەوانەی کە هیدایەتت نەداون خوایە داوات لێ ئەکەین لێیان ببوورە و هیدایەتیان بدە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین تاعەتەکانمان لێ قبوڵ کە. یا ڕەبی خوای هەر کەسەمان گرفتێکی هەیە بۆی چارەسەر کە، خوای گیان ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتا کە، ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵح کە.
يا ربي خوای خێزان و مناڵمان ساڵحکە یا ربی خوای ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ربی خوای گیان ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە خوای ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پەروەردگارە ئەومان تووشی مەشاکیل و ناڕەحەتی و موسیبەت هاتووە بەهانایە وەرە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوای ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوای داوات لێ ئەکەین گرفتەکانمان زۆرن ئێمە ڕۆژانە بۆ تۆیان بەرزەکەینەوە دە یا ربی خوای گیان گرفتەکانمان بۆ چارەسەرکە ئاسوودەیی بخەرە دڵمانەوە ئاسوودەیی بخەرە ماڵمانەوە ئاسوودەیی بخەرە وڵاتمانەوە خوای بۆ خاتری گەورەی خۆت لەم قەیرانانە ڕزگارمان کە خوای خۆشی و فەڕەحی بۆ دڵی هەژارانی ئەم وڵاتەی ئێمە بگێڕەرەوە خوای هەر کەسێ زوڵمێک لە هەژاری ئەم وڵاتەی ئێمە ئەکا یا ربی خوای انتقامی لێ بسەنە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە بەزەیی خۆت ئەو دەوڵەمەندە بەڕێزانەی لەم مانگە ڕەمەضانە خوای بەهانای فەقیرانەوە هاتن خوای بەهانایانەوە وەرە یا ربی خوای گیان ئەوانەی کەوا گیرفانەکانیان کردەوە لە پێناوی فەقیر و هەژارە خوای گیان دڵیان بکەرەوە بۆ ئیمان یا ربی خوای دڵیان بکەرەوە بۆ ڕزق یا ربی خوای دڵ و گیرفانیان بکەرەوە پەروەردگارە بۆ زیاتر هاوکاری هەژاران یا ربی خوای بەرەکاتی خۆت بەسەریانە ببارێنە بەرەکەت بەسەر ماڵمانە ببارێنە بەرەکەت بەسەر مناڵمانە ببارێنە خوای بەرەکەت بەسەر وەقت و کاتمانە ببارێنە خوای بەرەکەت بەسەر عیلممانە ببارێنە بەرەکەت بەسەر عیباداتمانە ببارێنە خوای بەرەکەت بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای گیان داوات لێ ئەکەین کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕ ئاوکە زەوی و زارمان پڕ خەیر و بەرکە یا ربی خوای گیان ئارامی بەسەر ئەم وڵات و نیشتیمانەمانە ببارێنە یا ربی خوای داوات لێ ئەکەین بناوي جوانت بصفتي برزت باسم عظمت هدايتي مسؤوليني أم وڵاتە بدە یا ربی خوای لەم سەرکەشی و گومڕایە ڕزگاریان کە خوای کەناڵە ئەعلامەکان هیدایەت بە لەم فەسادە دووریان خەرەوە خوای بیان کەرە جوندی دینەکەی خۆت خوای بیان کەرە وەڵامی دینەکەی خۆت خوای بیان کەرە خزمەتکاری دینەکەی خۆت یا ربی خوای داوات لێ ئەکەین بەناوی جوانت بصفتي برزت باسم عظمت دەسی یەهود و نەسارا لە وڵاتی ئێمە ببڕە خوای دەسی مەجوس لە وڵاتی ئێمە ببڕە خوای داوات لێ ئەکەین بەناوی جوانت بصفتي برزت باسم عظمت یا ربی خوای گیان ڕەحم و بەزەیی خۆت بەسەر تەواوی مردوەکانمانە ببارێنە ئەوانەی ڕۆژێ لە ڕۆژان نوێژێکیان لەم مزگەوتا کردو خوای لە گوناهیان ببورە ئەرکیان کێشاوە ماندوو بوون لەگەڵ ئەم مزگەوتا و خزمەتێکی ئەم مزگەوتیان کردو خوای لە گوناهیان ببورە یا ربی خوای داوات لێ ئەکەین لە گوناهی جەنابی ماوەسەمە لە عوسمان ببورە یا ربی خوای دەرەجاتی عالی بکە یا ربی خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیای بکە یا ربی خوای داوات لێ ئەکەین بەناوی جوانت بصفتي برزت باسم عظمت یا ربی خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای لە گوناهی دایک و باوکمان ببورە خوای بێئەدەبیەکمان بەرامبەر بە دایک و باوکمان کردووە خوای داوای عەفوت لێ ئەکەین یا ربی خوای لە گوناهیان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی هاوڵ و ڕەفیق و دۆست و عەزیزانمان ببورە یا ربی خوای لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببورە یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناهی دراوسەکانمان ببورە یا ربی خوای هەر کەس پیاوەتێکی لەگەڵا کردوین لە هەموو ژیانە پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت لە گوناهی ببورە یا ربی خوای گیان هەر کەس هاوکارێکی پرۆژە خەیرەکانی کردوین یا ربی خوای ئەجر و پاداشتی وە بنووسە لە گوناهی ببورە یا ربی خوای داوات لێ ئەکەین بەناوی جوانت بصفتي برزت باسم عظمت یا ربی خوای ئەم دوعایەمان قبول کە خوای ئەم دوعایەمان قبول کە خوای ئەم دوعایەمان قبول کە خوای بە ئومەتی ڕەسوول الله حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو قبولمان کە یا ربی خوای گیان لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە خوای لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە خوای کۆمەڵی مسلمانی زۆر داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی خوای هەرچیان ئەوێ پێیان عەتاکە یا ربی خوای هەرچیان ئەوێ پێیان عەتاکە یا ربی خوای ئەم عەبدانەی خۆت و 27 ڕۆژە بە ڕۆژوون و لە ماڵەکەی تۆیان یا ربی پەروەردگارە دەستی نزا بۆ لای تۆ بەرزەکەنەوە بۆ لای غەیری تۆ بەرز ناکەنەوە دە یا ربی خوای دوعاکانیان قبول کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة